لە کاتی ئێستایا و کامێرە جێگیرانی کە لەناو شەقامەکانی ناوشای سلێمانیدا نراون کە ژمارەیان 33 سندوق و 21 کامێرەیە لە کاتی ئێستایا کار ناکە. ئێمە پێشتر وتومان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کە کاری ئەو کۆمپانیایە لەلایەن بەڕێز پارێزگای سلێمانی و لیژنەی لێکۆڵینەوە لەسەر پێکهێنراوە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی چاوەڕێی ئەنجامی لیژنە لێکۆڵینەوەمانە کرد. لەگەڵ ئەوەشدا دوو جار کۆمپانیای ناوبرا و داواکاری پێشکەش کردو بۆ دەست بەکاربوونەوەی پرۆژەکە و دواتر داواکاریەکە لەلایەن پارێزگای سلێمانی و ئاڕاستی وەزارەتی ناوخۆ کرا و لە هەفتەی ڕابردووە وەزارەتی ناوخۆ فەرمانی کردووە بۆ دەست بەکاربوونەوەی کاری کۆمپانیاکە. بەڵام وەکو وێنەگرتن تا ئێستا هیچ وێنەی نەگرتووە. کاتیش ئەو کۆمپانیا بەتاوەتی یاخود ئەو کامێرانە بەتاوەتی کەوتە کارکردن ئێمە لە ڕێی ڕاگەاندنەکانەوە هاوڵاتیان شوفێرانی خۆمان ئاگادارەکەی نەخێت. تا ئێستا پرۆژەکە وەکو پرۆژەکە کەوتوێتەوە کار وەکو باسم کرد بە فەرمانی وەزارەتی ناوخۆ، بەڵام وەکو کاری وێنەگرتن تا ئێستا وێنەی نەگرتووە. کاتیش کاری کرد و وێنەی سەرپێچیەکانی گرێمە لە ڕێی ڕاگەاندنە هاوڵاتیان شوفێرانی ئەویش کۆمپانیاکە خۆیەتی، بەڵام وەکو وێنەگرتن وێنەکان تا ئێستا وێنەی نەگیرا بچێت ناو سەرەتاییەتی